هەر لە سەرەتای ژیانی مرۆڤایەتیەوە مرۆڤ کە لەسەر زەوی ژیاوە هەڵیاوە سەرەتا وەک پێویستیەک جل بەکاربێنێ هەم لە سەرما هەم لە خۆداپۆشی بۆیە سەرەتا هەڵیاوە سوود لە سروشت وەرگێ ئەگ کاتی ئاژەڵێکی ڕاو کردووە کەوڵەکەی بەکارهێناوە کو جلوبەرگ یان بە گەڵا و بەربوو مەڕۆکیەکان لە پوش و لەو شتانە جلوبەرگی بۆ خۆی دروست کردووە. پاش تێپەڕینی هەزاران ساڵە دروستکردنی گوندە کشت و کاڵیەکان مرۆڤ توانی ئاژەڵەکان ماڵی بکە و لە دوای شوانکارە بە خێوکردنیان توانی سوود لە مو و خۆری ئاژەڵەکان وەرگێ بە تایبەت مەڕوو بزن. لەبەرەوە لەوێوە ڕستن دەستی پێکرد. لە کوردستانی کۆنا مرۆڤ چەندین جۆر جلوبەرگی جیاوازی بەکارهێناوە. جلوبەرگەکانیش بە پێی سەردەم ئەگە بێت و باس لە جلی کوردی پیاوان بکەین ئەبینین ڕەگ و ڕیشێکی زۆر زۆر کۆنی هەیە. ئەم ڕەگ و ڕیشێش تەمەنەکەی زیاتر لە 2700 ساڵێک لەمەوبەرە. میدیەکان یەکەم کەس بوون کە پیاوانیان شەڕواڵیان لەبەر کردووە. لەو پێش بە تێپەڕبوونی هەزاران ساڵ هە لە سۆمەریەکانەوە و ئەکەدیەکان و گوتیەکان و لولوبیەکان و ئەو گەلە کۆنانەی کۆنی کوردستانیش خۆریەکان میتانەکان هەر هەمویان تەنوریان بەکارهێناوە. پیاوانی کۆن لەم سەردەمەدا هەمویان تەنوریان لەبەر کردووە. پیاوان جا ئەو پیاوانە کاهین بوو بێتن، جەنگاوەر بوو بێتن یان کەسانی ئاسایی بوو بێتن. جۆری تەنورەکانیش جیاوازە، زۆربیان تا سەرەژنۆیە، هەندێکشیان خواردترە. بەڵام هەندێک کادڕەیەکەوێ کە تەنورەکان لە سەر و ئەژنۆشەوە لە ناوەڕاستە کەلێکی تایە بڕینێکی تایە کە زیاتر بەرگدرەکان پێڵەن فەتحە. ئێستا هەندێک جار تەنورەی ژنان بەو جۆرەیە لێرە. ئەمە بۆچی بووە؟ چونکە لە کاتێکە کە لە ناوچە شاخەوەکان شەڕیان کردووە تەنورە بۆ هەڵگەڕان بەسەر شاخە تۆزێک ناخۆشە، بۆیە ناوەڕاستەکەیان بڕیەوە ئەو فەتحیان کردووە کە بۆ ئەوەی کە بتوانن بە ئاسانی هەنگاو هەڵبنێن. بەو شێوەیە بینی هەزاران ساڵ مرۆڤایەتی ژیانی تێپەڕیوە و یەکەم شارستانەتەکان لێرە بوون، بەڵام بیر لەوە نەکراوەتەوە شەڕواڵ دروست بکرێت. میدیەکان وەکو یەکەم گەلی کۆنی جیهان توانیان شەڕواڵ دابهێنن. زۆرجار لەوانەیە باز لەو بکەین ئەگەرەمان ئەم داهێنانە نەکرات چەند سەد ساڵیان چەند هەزار ساڵی کە تێپەڕی تا مرۆڤایەتی بیری لەو بکردایەتەوە شەڕواڵ لەبەر بکات. بۆ ئەم داهێنانە گرنگە یەکێکە لەو داهێنانانەی کە ئەتوانین پەیوەستی بکەینەوە بە باپیرانی کۆنی کوردستانەوە و هەروەها ئەو جۆرە شەڕواڵەش کەم تا زۆر تا ئێستا لە ناو کوردەواری ماوە. بێگومان شێوازی دورین و قەبارەی و پانی و تێسکی جۆری شەڕواڵ ئێستا لە ناوچە جیاوازەکانی کوردستاندا جیاوازی هەیە. ئەمە شتێکی زۆر زۆر ئاساییە، یعنی هەروەها ڕەنگاوڕەنگی کەلتوری کوردەواریشە. بۆ نمونە ئەبینیت تەنانەت کڵاوی پیاوان لەوانەیە زیاتر لە 40 جۆر کڵاوی پیاوان هەبێ لە ڕەنگ و شێواز و نەخشەکەی کە هەر بەڕوانین بە جۆری کڵاوەکە لە کۆنا ئەزاندرا ئەم کەسە خەڵکی چه شارێکە یان چه هۆزێکی کوردستانە. بۆیە یەکەم داهێنان کە باسی بکەین ئەوەیە ئەو شەڕواڵەی کە میدیەکان دایان هێنا و بووە میراتیە کە ئێستا وەکو باپیرانی بەشێک لە باپیرانی گەلە کۆنەکانی کوردستان سێرەکەی ئەم جۆرە ماوەتەوە تا ئێستا بەشێکە لە جلی کوردی. وردەکاری زیاتر لەو جلوبەرگانەی کە میدیەکان بەکاریان هێناوە ئەبینین کە زۆر شتی گرنگی تێدایە. لەوانەیە لە هەندێک وردەکاریە بڕوانین ببینین کە ئەتوانین بڵێین یەکێک لەو دەقانەی کە باسی جلوبەرگەکە کە لە مووی بزن دروست کراوە و یەکەم ئاماژەشە لە مێژووە کە باسی جلوبەری بکە لە مووی بزن، ئەوەندەی ئاگدار بن. دەقێکی مێخیە کە تەمەنی زیاتر لە 2750 ساڵ لەمەوبەرە. ئەم دەقە باس لە هەندێک جلوبەرگەکە لە ناوچەکانی هەمەدان و کرماشان کە ئامادە کراوە و لە مووی بزن دروست کراون. بۆیە ئێمە ئەتوانین بە شێوەیەک لە شێوەکان وا لێک بدەینەوە کە ئەم جلی شاڵ لەو جلوبەرگە زۆر کۆنانەی کوردەواری کە پیاوان لەبەریەکەن ئەویش فەرەنجیە. ئەم فەرەنجەی کە
ئێستا لەبەر منایە وەکو مێژوو وەکو جۆری جلوبەرێک تەمەنێکی زیاتر لە 2600 ساڵی هەیە. میدیەکان یەکەم کەس بوون کە لەم جۆرە فەرەنجیان بەکارهێناوە و لەبەریان کردووە. ئەوان هەم لە پێست و لە کەوڵی پڵنگ دروستیانە کرد و هەم لە مووی بزن و هەروەها خوڕی مەڕک دروستیانەکردن. لەوانەیە زۆر کەس بپرسێ و تا ئێستا لە کوردەواری ئەوەندەی ئاگادار بین هیچ کەس وەڵامێکی بۆ ئەوە نەبووە کە ئایا ئەم دوو گۆشەیە میراتیەکەی لە چیەوەیە و ئایا چوو هۆکارێک هەبووە کە ئەم دوو گۆشەیە هەبێت لە فەرەنجیە. لەوانەیە ئەو وەستانەی کە ئێستا دروستیەکەن و سەدان ساڵە بە باوکو و باپیریان هەمان ئەم پیشیان بۆ ماوەتەوە بڵێن ئەمە وەکو پێویستیەک یا وەکو جوانیەک وایە. بەڵام ئێمە وەکو پسپۆڕی باری شوێنەوار بەڕوانین لەو دیمەنە هونەریانەی کە هەیە و تەمەنی زیاتر لە 2500 ساڵ 600 ساڵ لەمەوبەرە کە دیمەنی جەنگاوەرانی میدیەکانمان نیشانەدا ئەتوانین وەڵامێکی گرنگ بدۆزینەوە و بۆ یەکەم جاریشە ئەم وەڵامە ئەخەینە شێر بچووکترە. ئەو جۆرە خەنجەرە بە تایبەت بۆ شەڕی دەسەویەخە بەقەدەر تەورەکە کاریگەری نەبووە. بۆیە لەو سەردەمایە ئەم فەرەنجیانە ئەم دوو گوێچکەی هەبووە ئەم دوو گۆشەی هەبووە و کونی تیابووە و تەورەکانی تێکراوە. بۆیە جەنگاوەر ڕاستەخۆ لە کاتی شەڕامانی دەرهێناوە و دوای خسوێتەوە جێگەی خۆی و بەکارهێنانی تەور لە شەڕە جیاواز لە شمشێر ئەوەیە هەر بەرکەوتنێک کە لە تۆ لە دوژمنی لە هەر بەشێکی لاشەی بێ بەشێکی گەورە لە گۆشتەکە ئەبڕێ و هەروە ئەسخانی شەشکێنێ. بۆیە هەر بەرکەوتنێکی زۆر بەهێزە بێت و لە کۆنا جەنگاوەرەکان ئەمایان بەکارهێناوە. سەیرەکەی ئەم میراتەی کۆن جەنگاوەرانی کۆنی کوردستان هەزاران ساڵ ماوەتەوە ئێستاش لە فەرەنجی ئایبینین ئەم گۆشەیە. لەوانەیە خەڵک بڵێ ئێساوە بۆ جوانیە کە ماوەتەوە، بەڵام ئەو وەستانەی کە ئێستا دروستیانەکە خۆیان و باو باپێریشان کە ئەم پیشیان بەردەوام بووە ڕاست ئێستا وەکو جوانیە گوایە، بەڵام لە هەمان کاتا لە کۆنا جێگەی ئەو گۆشانە ئەو ئەینانە بە هەڵگرتنی تەورەکان بووە بەو شێوەی کە ئەیبینین. یەکێک لەو جلوبەرگانەی کە ئێستا زیاتر شوانەکان بەکارێهێنن ئەویش بە پێی ناوچە جیاوازەکان ناوی جیاوازی هەیە وەکو کەپەنگ. لە هەندێک شوێنیشا پێوترێ فەرەنجی، تەنانەت پەندێکی کوردی
کۆنا پیاوان چەند جۆرێکی جیاواز لە کڵاو و هەروەها سەرپێچیان بەستووە. یەکێک لەو جۆرانەی کە هەیە بریتە لە کلێتە کە لە کوردەواری کلێتی پێوترێ، لەوانەیە لە دیالێکتە جیاوازەکانیشان ناوی جیاوازی هەبێ کە ئەمە چندرێت و هەروەها ژمارەی گوڵینکەی پێوەیە و لەسەرەوە لە تەنیشتەکانی ئەم جۆرە کلێتەیە. بۆ یەکەم جار لە دیمەنە هونەریەکانە یەکێک لە گەلە کۆنە گرنگەکانی باپیرانی کۆنی کوردستان کە لە سەردەمی ئیمپراتۆرەتی میتانی گەلی خۆریەکان بەکاریانی هێناوە، پاڵەوانەکانیان، جەنگاوەرەکانیان، پیاوەکانیان ئەم جۆرە کلێتەیان لەسەرا بووە لە هەندێک دیمەنا دەرەکەون. بۆیە ئەمەش مێژوویشی کۆنی هەیە و تەمەنی بەکارهێنانی کلێتە لە جلوبەرگی ناوچەی کوردەواریدا زیاتر لە 3400 ساڵ لەمەوبەرە. میدیەکان جۆرێک لە کڵاویان لەسرە کرد. ئەو کڵاوە ئەگەر بێت و بە جلوبەرگی ئێستای خەڵکی ناوچەکانی زاگرۆسی بەراوردکەین، زۆر لەو کڵاوە ڕەشە ئەچێ کە هۆزەکانی بەختیاری لەسەری ئەکەن. بێگومان دیمەنەکانی کۆن زیاتر لەسەر بێت هەڵکەندراون، بۆیە نازانی ڕەنگی کڵاوەکەی ئەوان چۆن بووە، بەڵام ئەوەی ئێستای هۆزی بەختیاری زیاتر ڕەشە، هەندێک کاتیش ڕەنگی سپیە. بێگومان لەوانەیە بپرسین ئایا بۆچی کەمتر زانیاری لەسەر جلوبەرگی ژنانی کۆنی کوردستان هەیە؟ هۆکارەکەش دیارە، چونکە ئەو دیمەنە هونەریانەی کە تۆمار کراون زیاتر دیمەنی شەڕن یان دیمەنی پاشا و پیاوانن، بۆیە کەمتر ژنان دەرکەوتون لە دیمەنە هونەریەکانە. بەڵام لە هەمان کاتیشا کاتێک ئەڕوانین لە هەندێک جۆری جلوبەرگ کە ئەبینین تەمەنیان زیاتر لە 2800 ساڵەمەوە بەرە، بەڵام ژنانیش بەشێک لەو جلوبەرگ و خشڵ و سەر و کڵاوشتانن بە شێوەیەک لە شێوەکان بە میراتیەکی زۆر کۆن بۆ ماوەتەوە. یەکێک لەو شتانەی کە لە کوردەواریە بەکارە هێندرێ و ژنانی ئەتوانین بڵێن ئیتر لە سەردەمی نەنک و داپیرەکانەوە بەداخەوە ئێستا بەکار ناهێندرێ، دایک و هەروەها ژنان و کچانی ئێستا بەکاری ناهێنن. ئەوی لەگەڵ جلی کوردەواریە لەبەرەکرا کە پێوترێت چەفتە و کۆڵوانە. ئەمە تەنان لە گۆرانی حەسەن زیرەکۆوانە شاباس کراوە و لە شێعری کوردەواری شاباس کراوە. ئەم کۆڵوانە و چەفتەیە لە کۆنا تەنانە شاژنەکانیش لەبەریان کردووە و یەکێک بۆ لەو شتانەی کە تەمەنی زیاتر لە 2800 ساڵەمەوە بەرە، بە تایبەتیش گەلی ئۆرارتیەکان کە یەکێکن لە گەلە کۆنەکانی کوردستان و لە ناوچەکانی ڕەواندزەوە بۆ دەریاچەی وان و دەریاچەی ورمێ و ئەو شار و شارۆچکانەی ناوچەکانی کوردستانی باکوور و باشوور و خۆرهەڵات لەو ناوچانەدا بڵاو بوونەتەوە. جلەکانی ژنانی ئۆرارتی هەموو بەشێکی قماشەکان نەخشی تیابوو، نەخشی گوڵ، نەخشی ئەندازەی جۆرا و جۆر. بۆیە سەیرەکەین بەشێک لەو جلوبەرگانەی کە تا ئێستا لە کوردەواری ماوەتەوە هەندێک ڕەگەزی لەو شێوە ئەبینین. دەربارەی خشڵ و گۆبەرۆک و سەر و کڵاو و زێڕوزی و بەڕاستی هاوشێوێ ئەوە هەر لە سەردەمی سۆمەریەوە بەکارهاتوو بە درێژای هەزاران ساڵ گەلە کۆنەکانی ناوچەکە بەکارهێنێنا و ژنانیش تا ئێستا ئەو جۆرە خشڵ و ملوانکە